بڕوای دەڕزگانم تەمەنم 20 ساڵە. سابی کۆلیژ زانستی سیاسیەکانم بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیپلۆماسی. یەکەم جارە دەنگ دەدەم. دانیشتووی قەزای پیرمامەم سەر بە پارێزگای هەولێر. ڕووی دەبووم باسکە هەستە چۆنەکە یەکەم جارە دەنگ دەدەیت؟ هەستێکی زۆر خۆشمەیە کە دەتوانم بۆ یەکەم جار دەنگ بدەم لە پرۆسەیەکی دیموکراسی وڵاتەکەم بێگومان. باشە بربژێری خۆت دیاری کردووە؟ بربژێری لێرە نا بەس وەکو لیست بڵێ. یعنی لیستەکە ئەو بربژێری کە تۆ دەنگی پێدەی سەر بە لیستێکەوە بەس دیاریت نەکردووە کە کێیە؟ چۆن دیاریەکەیت؟ دیاریکەم لەسەر بنەمای ئەوەی کە ئەگەر پێشتر کەسەکە پێشتر ئەکسپریەنسی هەبیتن لە پەرلەمان پێشتر و سەیرەکەم بزانم بەڕاستی قسەی هەبووە لە پەرلەمان کاری جدی کردووە بۆ خەڵک لەسەرەوە بنەمای. حەز ئەکەیت چانس بە کەسێکی نوێ بدەیت کە بچێتە نێو پەرلەمان و ببێتە پەرلەمانتار؟ بێگومان ئەگەر بزانم شایستەیە بۆنە. دایک و باوکت قسەیان لەگەڵ کردووە کە تۆ دەنگ بە کێ ئەدەی کێ هەڵە بژێریان نەخێر؟ بەڵێ خۆت دیاریەکەیت؟ قسەیان لەگەڵ کردوم پێیان وتم خۆت بربژێری خۆت دیاریکە ئەگەر لیستیش بی جیاوازیش بی بەڵام پێیان وتم ڕێگە ڕاستیان پێنیشانداوم و مێژووی ئەو لیستیان پێنیشانداوم کە ئەوان دەنگیان پێداوە بێگومان. کەواتە بە قسەی دایک و باوکت لیستێکت هەڵبژاردووە حزبێک لە نێو حزبەکەش دەنگ بە بربژێرێک ئەدەیت؟ نا باوان نەڵێن. سەرەتا پێویستە مناڵ یا ئەو کەسانەی بە تایبەتی یەکەم جارە دەنگ دەدەن ڕێنمایی وەرەگرن لە لای دایک و باوکان چکە ئەوان پێشتر چوون. ینی بە و قیمەتێکیان وەرگرتووە لەو حزبانەی پێشتر کە دەنگیان پێداون و بەکو مناڵێک منیش پرسییم لە دایک و باوکم بۆی کە پێویستە چی بکەم دەنگ بەکێ بدەم ئایا ئەو کەسانەی ئێوە دەنگتان پێداون بەڕاستی باش بوون بۆ کوردستان و بۆ میلەتەکەمان و ئەوانش مێژووی حزبەکانیان بۆ من باس کرد و پێیان گوتم ڕێگە ڕاستەکەی بەڵام ئەوان بەمیان نەوتوە ئەو حزبێکی ئێمە هەڵمان بژاردووە تۆش دەبێ هەڵبژێری. بڕوات بەوە هەیە کە هەڵبژاردن ئەتوانێت گۆڕانکاری بکات؟ هەڵبژاردن ئەکرێ گۆڕانکاری بکە بۆی بە هەمووان ئەڵێم بچنە سەر سندوقی دەنگدان کەسە ڕاستەکە هەڵبژێرن بۆی بتوانین پێکەوە جیاوازی دروست بکەین. چاوەڕێی چیت لە کابینەی داهاتووی حکوومەت؟ هیوادارم کابینەیەکی زیاتر شەفاف بی و زیاتر بێتە ناو خەڵک لەگە دەنگی خەڵک بیتن زیاتر ئیش لەسەر خزمەتگوزاریەکان بکە وەکو پرسی ئاوە دروستکردنی بەنداوە هەرچەندە بینیمان و زیاتر کە لەسەر چاکسازی بکە. ئینشاءڵڵا زۆرترین دامەزرانتە دەبینین لەو کابینەیە. دەنگ با بربژێری پیاو ئەدەی یان خانمێک؟ بە خانمێکەدەم. بۆچی؟ لەبەرۆی حەزەکەم خانمان زیاتر بێنە ناو حکوومەتەوە پەرلەمان چونکە هەز دەکەم ئەتوان خانمان زیاتر لە هەستی نەتەوەی گەری کورتێ بکەن. ڕۆڵی خانمانت لە پەرلەمان چۆن بینی لە 4 ساڵی ڕابردوو لە حکوومەت؟ باش بوو بەڵام چاوەڕێی زیاترمە کرد بەڕاستی بەڵام ئەکیت هەر وەکو خانمێک پشتگیری لە خانمێکەکەم. حەزەکەی بچینەوە بەلەمانە؟ ڕۆی دەپێن بڵێ چۆن بەشەکە هەڵبژارد لە زانکۆ؟ ڕاستی خەونی منداڵیم بوو لەبەرەوەی من ویستم بە ئەکادیمی بگەم بۆ خەونانێکە دەمویست بۆیە ویستم دەبێت بەشەکەی بێ سەبارەت بە یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکان و کار بکەم. باشە چی فێر بووی لەو بەشە؟ لەو بۆشە فێری زۆر شتی گرنگ بووین بۆ نمونە تیۆرەکانە بۆ نمە وەکو کەسێکی سیاسی گرنگ دیپلۆماسی گرنگ پێت دەگەێنێت. دوای ئەوەی فێری بووی لە زانکۆ لە ئەرزی واقع جەبەجێکرێت؟ نەخێر جەبەجێ ناکە اینجا هەر سەبارەت بۆ هەموو کات کە ئەمە دەرس و شتمان ئەخوێن ینی مامۆستا باسی شتێکی کرد باسی یاسایەکی کرد یان باسی پرۆژەیەکی کرد ئەماوت ئەخر مامۆستاوانی لێرە نەکەن ئێوە ئەتوانن وا بکەن. باشە پێم بڵێن حکوومەتی داهاتوو چۆن ئەتوانێت گرنگی زیاتر بە گەنجان بدات؟ گرنگی زیاتر بە گەنجان لە گەنج ناڵە زۆر دوورن لە گەنج ئانی گەنج دەبی هاوار کە هەندێک جاریان لە ڕێڕگاندنەوە اینجا بتوانێت دەنگیان پێ بگا. تۆ ئەتەوێت حکوومەت گرنگی زیاتر بە گەنج بدات؟ بە گەنج بداکی چونکە گەنج یاتە داهاتی کوردستان بۆ کوردستانێکی بێسەر گەنجێکی بەهێزە بە دروستی. ڕۆی
ئەوەی دە پێشتر چووی بۆ پەرلەمانی کوردستان بەڵێ چوو چۆن ڕۆشتی بۆم باسکە ئەو کاتێک کە تەمەنم بوو بە 15 ساڵ لە ڕژی لە دایک بوونم وتم باوکم هیچم وا ناوێت دیارە هەر لە منداڵی و حەزت لێ بۆ کە بچیتە پەرلەمان و پەرلەمانتار بیت بەڵێ زۆر بە باوکم وت هیچم نایە بزمێ پەرلەمان ببینم ئەو ڕۆژە توانیم بچمە پەرلەمان لە ڕێگەی ئەندام پەرلەمانێک کە لێرە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە زۆر سپاسی دەکەم کە توانی بۆ یەکەم جار ئەخەونەی من بەدی بێنم بتوانم پەرلەمان لە نزیکەوە ببینم و ئینشاءالله ڕۆشتوی بەڵێ زۆر باشە ئێستش جارێکی دیکە چینە پەرلەمانی کوردستان لێوێش گفتوگوی زیاترەکەین و ئێمەش بۆ جاری دووەمەت بینەوە پەرلەمان ئینشاءالله دڵخۆشە بم. ئەوە یەکەم جارە لێرەوە پەرلەمانە بینیت ئەنی لە پەرلەمانە بیت دیت ئێرە هەستێکی چۆن تێ ئێستا لێرەی ئەوە یەکێکە لە خەونەکانی تۆ کە لەسەر ئەو کورسێ دابنیشی و کار بکەیت هەستێکی زۆر زۆر تایبەتم هەیە تێکەڵە لە دڵخۆشی و بەرپرسیارەتی دڵخۆشیەکەم بۆ یە کە لێرەم بۆ یەکەم جار هێشتا نەبوومەتە ئەندام پەرلەمان و چانسی ئەوم هەبووە ئێرە ببینم دووەمیش بەرپرسیارەتێکی گەورەیە گەر ڕۆژێک لە ڕۆژان بێمە ئێرە و خەڵکەکەم دەنگم پێ بدات بتوانم بەڕاستی گۆڕانکاری لە کۆمەلگاکەم دروست بکەم لێرە باشە پێم بڵێ ئەگەر ڕۆژێک لەسەر یەکێک لەو کورسیانە دابنیشی و پەرلەمانتار بی چی ئەەکەیت چی کارێک ئەەکەی کە ڕەنگە پەرلەمانتارێکی دیکە لەوت نەبینی بێکە کردبێتی زیاتر فۆکسم دەبی لەسەر گەنجان و بەتابەتی ئەوانەیە کە لە بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان دیبلۆماسی دەخوێنن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە پەیمانگایەکە پەیمانگای دیبلۆماسی ئەمە ئێستا کە دەرچوانی قۆناغی بەشی خۆم پەیوەندی نێودەوڵەتیەکان دیبلۆماسی پێویستیانە کە لە مەحەدێکی حەراق بخوێنن ئەو کاتێک کە دایانە بمە کۆنسۆل لە کۆنسۆلخانە یاخود لە شوێنە پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەوانەیە کە پەیوەندی دارن پێوە دەمەوێت ئێمە پەیمانگای تابەت بە خۆمانەوە بێت لێرە 2 ساڵ بخوێن بە زمانی کوردی و بتوانن بە جوانترین شێوە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتەکانی دەرەوە لەگەڵ دەرەوە پەیوەندیان هەبێت و بتوان خزمەتێکی باش بە کورد و کوردستان بکەن باشە پێش ئەوەی باسی ینی بربژێر بکەین پێم بڵێ پەرلەمانتاری نمونەیە کێ لای تۆ لای من ئەو پەرلەمانتارە نمونەیە کە فۆکسی زۆرتر لەسەر بواری ئابووری پەروەردەبیت و هەروەها دادپەروەری کۆمەڵایەتەکان باشە لە پەرلەمان لیژنەیەکمان هەیە لیژنەی پەیوەندەکانی دەرەوە ئاگات لە کارەکانیان هەبوو ئاگادارم بەڵام شتێکی گرنگیان زۆر نەکردو تاوکم ئێستا باسیکەم بڵێن گرنگترین شتیان ئەوانن زۆر ئەنی کاری باشی من کاری ئەوان سرنجڕانێکی شاوید کە متابعیان بکەیت ینی زۆر نا زیاتر شتێک هەیە لە کوردستان زۆر پەیوەندەکانی دەرەوەمان بە حەزبی کراون پێویستە بەداوم دەستگای بکرێن کارەکانمان بە تابەتی پەرلەمانی کوردستان ئەگەر ئێمە بینین پێشتای خۆمان کۆبوونەوەکانیان کە دەیبینین زیاتر قسەی حزبیان پێوە دیارە بەرژەوەندی حزبی باز دەکەن نامەوێت ئەوە ببینم دەمەوێت بیر و ڕا لە یەکتری وەربگرن ئەگەر ئەوەش ببینین و ئەمڕۆهم شورا بینەهم خی گەورە پێمان دەفەرمێ کە شورا بکەن بەرامبەر لەگەڵ یەکتریدا بۆی زیاتر تەفاهم هەبیت لە یەکتر تێگەیشتن باشە پێم بڵێ چاودێرێکی چۆن بوون بۆ کاری حکوومەت چاودێرێکی باش نەبوون بە حکوومەت چونکە کاری سەرەکی پەرلەمانتاران لێرە لە پەرلەمان ئۆکەی یاسادانانە یاسا گرنگ دابنن و هەمواری بکەنەوە بەڵام کاری لەوەش گرنگتر دەبێت چاودێرێکی باشن بەسەر حکوومەتەوە باشە با باسی داهاتوش بکەین چاوەڕێی چیت لە پەرلەمانی داهاتوی کوردستان لە پەرلەمانتاران دەتوانم لەم ئەمجارە گەشتبینترم ئینشاءڵڵا پەرلەمانێکی جوان دەبینین بێ شەڕ بێ ناکۆکی سیاسی و ئەمجاران بەڕاستی دیفاع لە بەرژەوەندەکانی کوردستان و مافەڕەوەکانی کردی چاوەڕێی لە حزبەکان چی جۆرە کاندیدێکیان هەبێت بۆ پەرلەمانی کوردستان دەمەوێت کاندیدێک بێ یەکەم جار ڕوون و شەفاف بی بەرامبەر خەڵکی یاریمی کوردستان ئەوەی کە دەیڵێت بەڕاستی ئەوە بکات یعنی هەموو هێزی خۆی بەکاربێنە بۆی کە دەیەوێت بیکات بۆ گەلی کوردستان چونکە ئەوە دەنگێکە کە لەلایەن هاوڵاتیانەوە خۆم کە یەکەم جارە دەنگ دەدەم ئەکیید یەکەم جارە دەنگ دەدەم و یەکەم بەڵبژێری خۆم هەڵدەبژێرم بۆ لێرە لە پەرلەمان کەواتە ئەو کەسێکە دەنگی پێدەم ئەکیید دەبێت کەسێک بێ کە بتوانە سەرکردایەتی من بکات لێرە لە پەرلەمان و مافەکانم جێبەجێ بکات باشە ئەگەر بە ئومێدێکەوە بێ دەنگ بدەیت
دواتر ئەو پەرلەمانتارەی دێتە ئێرە ئەوە نەبێت کە تۆ چاوەڕێت ئەکرد ئەمە وات لێ ئەکات کە پەشیمان ببیتەوە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بەشدار بێت. ئەکید ناچونکەوە پرۆسەیەکی دیموکراسیە ئەبێ هەموو کەسێک ئێستا ئەوە زۆر خەڵک وای لێ هاتیە کە دەبینێ پەرلەمانتار کە کاری لۆ ناکەن هیچ هیوایەک لە پەرلەمان نبینێت دەنگ نادا بەڵام ئەو کارێکی زۆر خراپە چونکەوە لە بۆ کوردستانیش خراپترە دیموکراسی کوردستان بە پاش دەکەوی لاواز دەبی دەنگ بدەن ئەو کەسەی کە تاقییان کردوتەوە کە بزانانی کە نەیتوانیوە هیواکانی جێبەجێ بکە هیواکانی لەناو بردووە ئەتوان هیوای تر تاقی بکاتەوە. ڕۆی دە پێم بڵێ ئەگەر ڕۆژێک بیتە ئێرە حەزەکەی وەکو پەرلەمانتاری سەربەخۆ بێت یان سەر بە حزبێک؟ سەر بە حزب. بۆ لەبەرەوەی ئەگەر سەر بە حزب بێتە پەرلەمان دەتوانێت بەشداری بکەیت لە حکوومەت و بتوانین کاری گەورەتر و گرنگتر بۆ بکەیت بۆ کوردستان و بۆ میلەتەکەمان. زۆر باشە ئەمەیە خۆت هەر لێرەوە پەیامی خۆت بۆ ئەو کاندیدا بگەێنیت کە تۆ دەنگی پێ ئەدەی با بزانین تۆ چاوەڕێی چیت لە ئەو هەر خۆت کۆتایی پێبێنە. ئەو کاندیدای کە من دەنگی پێ دەدەم تەبەن زۆر دڵخۆشم کە دەنگ بە کادیرێک دەدەم بەشداری دەکەم لە پرۆسەیەکی دیموکراسی و قسەم هەیە لە وڵاتەکەمدا بۆ یەکەم جار ئەو کەسێک کە دەنگی پێدەم دەمە ڕوون و شەفاف بی و ئەو کارە پێویستیانی کە بۆ میلەتەکەم هەیە جێبەجێ بکات و گرنگی بدات بۆ ئابوووریەکی بەهێز و پەروەردە و هیوادارم بە هیوامانەکات.